پاشەوەی هەواڵی سووتانی مخێمی یەحیاوەمان پێگەیشت وەکو دەستگای خەرخوازی بارزانانی بڕیاردرا بە گەیاندنی کۆمەک و هاوکاری بۆ ئەو ئاوارانی کە لێرە زەرمەند بوو. ئەو ماڵانەی کە زەرمەند بوون بریتی بوون لە 52 خێزان. ئێمە تەجهیزاتی تەواومان بۆ 52 خێزانی ئەو کەمپەیەناوە بریتیە لە پەناگا وەکو چادر، دۆشک و بەتانی و پێداویستی نووسن، خواردن و پاکەرەوە وەکو منزفات. وشيري خراوكي هاتنا اما ممنون زور ممنون مش حاليش اما تماشاكن حالي خوماني هاتنا زور ممنون اما سباس ممنون. لەخوای بەزادێ ئێستا پێش جەژنە تۆزێک ماوە بۆ جەژن بازارەکە جولاوە تقریبان شێوەی خۆی دیتۆ ینی پێشتر بازار نەبوو ینی بۆ شێوەیە، بەڵام ئێستا کە خەڵک دەبینی ئەجە هەر شێوەیەک ینی تۆ جێدێ شتێک دەکڕی ئیشاڵە پاش جەژنیش باش دەبی. قەیرانەکە تۆزێک کاریگەری تێکردی ینی سەتان هەشتا کاریگەری تێکردیە. پێشتر خەڵک دەهات سەتان 75 دەیکڕی، بەڵام ئێستا بالعکس بیتۆ 180 بەس دەیفرۆشێ. بازارش هەیە یانە هەبای خۆی هەیە، بەس وەکو پارک و وەکو پێرانەیەم لێ زۆر باش بی و وەکو جاران بی خەڵک زگەر بکڕی وەکو عاشق بند و وەکو ژدێن و بازم بکڕی. بۆ نمونە تشتی بردووە لە زۆر دەفرۆشێ. زارەکە بە ڕێدەی باش نییە، مەد بەرەو جژنێ دەچین فرۆشە زیاترە کریە کەمترە، بازاکە قەرەباخترە بەس ڕۆژەکانکە چۆلترە لە چاو پار پێرار کەمتر بووە کریار ماشکە نەبووە. ئیشاڵە نۆمای معاشمان بۆ بێ هەرم ماشکمان داتێ باشتر باتێ بێ ئیشاڵە کریار و فرۆشدار دەبێ. بۆنەی نزیکبوونەوەی جەژنانە بەڕاستی بێ بازارەیەکی زۆر هەیە. ئەم قەیرانە داراییە زەرەری زۆریاوە لە ئیش و کار لە خەڵک کەس ناتوانێت بە گوێرەی پێویستەکانی بکەن لەگەڵ ئەوەی کە هەرزانیەکی زۆرمان کرۆ بۆ کاڵەکانمان بەس بێ بازارەیەکی زۆرە تەنانەت لە جلبەرگانە لە خواردنە لە هەموو شتێکە بازار وەستا. فەرقی زۆر کردووە لە ساڵانی پێشوو لەگەڵ ئەم ساڵە بەبێ ئێمەش بە پێی خواستی مشتریەکانی خۆمان خەڵک داشکانمان کردووە، بەڵام هەر خەڵک داوای زیاتر داشکانترەکات چونکە بە حەقەت هەموو کەسێک گەزانێت کە موچە چۆنە و بار گوزەرانی خەڵک چۆنە. ئێمەش لەگەڵ ویستی هاوڵاتیانە چۆنیان بێ ئەوە لەگەڵاکەین.